هەندێک کتێبیشم بۆ خەڵک ئیمزا کرد. باشە خۆت لەگەڵ خوێندنەوە ئێستا بینت چۆنە؟ من بەردەوام لەسەر خوێندنەوە ئەلبەتە ئەگەر سەفەرم نەبێ و کۆبوونەوەی زۆر چڕپڕمان نەبێ مەگەر چۆن دەنا هەموو ڕۆژێ چەند ساعتێ بۆ خوێندنەوە تەرخان دەکەم بەڵام دیارە من وێ ڕای خوێندنەوە نووسینیشم هەیە و محاضرە گوتنەوەشم هەیە بەڵام من پێم وایە کە ئینسان ئەگەر لە خوێندنەوە دابڕا معناوە لە ڕۆژگاری خۆی بەجێ دەمێنێ دەبێت هەمیشە ئینسان بزانێ لە چ فەزایەکدا دەژی فەزای فیکری سیاسی ڕۆشنبیری ئەگەرنا لە کۆمەلگاکە خۆ بەجێ دەمێنێ. مامۆستا با دەرفەتەکە وەرگرین بۆ هەندێک پرسیاری سیاسی و بە تایبەتی بارودۆخی ئێستای کوردستان و عێراق لەسەر پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان بزانین تاوەکو ئێستا کۆناغەکان بەکوێ گەیشتون بە تایبەتی لەگەڵ کۆمەڵی ئیسلامیدا ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە و هەروەها فازڵ میرانیش باسی لەوە کرد کە ئێمە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی سەلام و عەلەیکمانێ بزانین سەرەتا لەسەر کۆبوونەوەتان لەگەڵ یەکێتی باسی چی کرا لەگەڵەوان؟ وڵای بەگشتی پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر دواکەوت بەداخەوە نەدەبوو ئەوەندەی پێ بچێ کە دیارە تۆپیش لە گۆڵی پارتی وێچێتیدا بە پلەی یەکەم ئەوان تا ئێستا وڵاتەکەیان ئیدارە داوە بە هەر حاڵەوە دەگەڕێتەوە بۆ خۆیان بەڵام من پێم وایە نیشانەی پرسیاریان خستوتە سەر خۆیان و خەڵکو هاوڵاتیان پیان ناخۆشە کە هەر لە ئەسڵدا تێبینیان هەبووە لەسەر پەرلەمان لەسەر حکوومەت و لەسەر کۆی وەضع سیاسیەکە ئەمجا تێکهێنانی کابینەکەش ئەوەندە دوابکەوێ بێزاری و نیگەرانی خەڵک زیاتر دەکات بەنسبەت ئێمە برادرانی پارتی چەند جارێک هاتن بۆ لامان بەڵام وەکو شاندی سیاسی هاتە نەبوو شاندی تێکهێنانی حکوومەت تا ئێستا نەهاتن نەچوینە گفتوگۆ لەگەڵیان لەو بارەوە لەگەڵ یەکێتیش هەروە بەو شێوەیە و لەگەڵ گۆڕانیش ئێمە لەگەڵ هەموو لانە سیاسیەکان کەم و زۆر ڕاوێژ و یەکدیبینینمان هەیە ئەوەی کە بۆ ئێمە جێی نیگەرانیە ئەوەیە کە بەرژەوەندیە حیزبی و بەرژەوەندیە تەسکەکان لێ نەگەڕێن ئێمە خۆمان یەکلا بکەین و بۆ بەرژەوەندی گشتی کە بە تاکید کاتێ بەرژەوەندی گشتی وڵاتێک دێتە دی هەموو حیزبەکان و هەموو تاکەکان و هەموو گروپەکان قازانج دەکەن بەڵام بەرجنی هەر کاتێ بەرژەوەندی حیزبی هاتە دی خەڵک قازانجی کرد. باشە چۆن دەڕوانە ڕێکەوتنی پارتی و گۆڕان و یەکێتی بۆ ئەم کابینەیە؟ وەکو گوتم تا ئێستا دیارە لەگەڵ گۆڕان وا پێ دەچێت پارتی و یەکێتی ڕێکەوتنەکان ڕوونتر بێ نوختەیان خبێتە سەر پیت بەڵام لەگەڵ یەکێتی پێم تا ئێستاش هەر ماوە پێم خۆش بوو کە گوتیان ئیتفاقێکی مەبدەئی کراوە بەڵام دیارە هەندێک وردەکاری ماوەن پێم وایە کە قسەی کۆتاییان لێ نەکردو و نازانم سەرنجامی چۆن دەبێت پێم من هەموو جۆرە پێکهاتنێکم لە نێو ئەم میلەتەی خۆماندا لە نێوان لایەنە سیاسیەکاندا لە نێوانی خەڵک و جەماوەر و وەزع سیاسیەکەدا هەموو پێکهاتن و هەموو لێک تێگەیشتنێک لەسەر بناغەی دادگەری شتێکی باشە و هەموو جۆرە لێکترازانێک هەموو جۆرە لێک تێنەگەیشتنێک شتێکی خراپە و ئەمە خۆمان وەکو ئەم هەرێمی کوردستانە تەحەدیاتی زۆرمان لە بەردەمدا هەیە و مەنتیقەکە بۆ خۆی دەکوڵێ لە ڕوودا و پێشاتی تازە ئێمە بەهێزترین کارتێک بەدەستمانەوە بێت تەبایی نێو خۆمانە تەباییش بەبێ دادگەری دروست نابێت هەر کاتێ باسی تەبایی و یەکڕیزیمان کرد دەبێت خەم لە بناغەکەی بۆی کە دادگەریە. باشە ئەو سەلام و عەلەیکومەیکە لەگەڵ پارتی هاتانە چی بەدواوە دێت؟ ومێدمان وایە ئەوان سەلامێکی گەرم بکەن بە تەکید ئێمەش وەڵامێکی گەرم دەدەینەوە مەبەستمەوەیە ئێمە تا ئێستا ڕامان نەگەیاندوە کە بەشداری کابینی نوێم نابین بەڵام بەشدار بوونەکەمان دەگەڕێتەوە بۆی کە پارتی تا چڕادێک لێمان دێتە پێش لە دووسێ ڕۆ یەکەم لەو ڕۆ کە بەرنامەکەمان تا چڕادێک بەدڵە بەرنامەی حکوومەت پاشان تا چڕادێک بیر و بۆچوونەکانی ئێمە وەردەگیرێن دەخرێنێنەوە بەرنامەی حکوومەتەوە دوایی پێگەی خۆمان چۆن دەبینی لە حکوومەتەدا وەسێمی خوڵقکردنەکەی پارتی کە دیارە ئەو خاوەنی قەزیەی پێکهێنانی کابینەکەیە ئەوانیش خوڵقەکەیان چۆن دەبێت سەلام و عەلەیکەکەی جەناوی کاک فازڵ ئینشاءالله گەرم و بوڕ دەبێت بە تەکید ئێمەش وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها
ئەگەر سەڵاوتان لێکرا بە چاکتر لە خۆیان خۆی وەڵامی دەرەوە بەتاکی دێمە هەروە لە خۆماندەوە شێنینەوە بەڵام ئەوکو گوتم ومن لەگەڵ بەرپرسانی پارتیش ئەو قسەیەم کردووە کە ئێمە بەشدار بین لە کابینەی نوێ یا بەشدار نەبین پێمان باشە باشتری حکوومەتمان هەبێت باشترین پەرلەمانمان هەبێت چونکە ئێمە لە کاتێکدا حکوومەتێکمان دەبێت کە بەدڵی خەڵک بێ و حکوومەتێک کە هەوڵدا دادگەری بچەسپێنێ کۆتایی بێنێ بە قۆڕەکاری و گەندەڵی حکوومەتی چووە هەموو هاوڵاتیان لێ بەهرەمەندن ئەگەر حکوومەتێکی واش بێ کە بەدەست حیزبەوە گرفتار بێ حکوومەتێک بێ کە نەتوانێت حکوومەتایەتی خۆی بکە نەتوانێت خزمەتی هاوڵاتیان کە لەبەر بەرژەوەندی حیزبی و تاکەکان نەیپەڕژێتە سەرجێبەجێکردنی بەرژەوەندی گشتی حکوومەتێکی وا مان لێ هەمومان لێ زەرمەندی من خۆش هەموو لایەک هەمیشە قازانج پێ کۆمەڵ داوای چی دەکات لەم حکوومەتەدا هەیبێ هەتا نێ لەگەڵماندا نەنیشن و بەرنامەی حکوومەتەکە نەزانین و شێوەی بانکێشتنەکەیان نەزانین ئێمە لە سەرەتاوە ناتوانین بڵین ئەوە ماندەی ئەومانە دێ بزانین جارێ لەگەڵ یەکێتی دوا بڕیاریان شێوە لەگەڵ گۆڕان و پاشان پارتی بوو خۆی دەیەوێت چۆن ئێمە بەشداربین و کاتەغزیە خۆمان بکەین. باشە ئەمە سەبارەت بە بارودۆخی کوردستان ئێوە سەردانی عراقیشتان کرد لەگەڵ بەرپرسانی عراقیش کۆبوونەوە مەبەستان لەو سەردانە چی بوو چه ئەنجامێک بەدەست هات؟ بڵێ ئێمە پێرێ ڕۆژی پێنجشەم سەردانی هەرسێ سەرۆکاتیەکەمان کرد سەرۆکاتی کۆمار دۆنامی کاکتۆ بەرهەم هەر میوانی ئەویش بووی نیوەڕۆ و سەردانی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیران و سەردانی محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەی نوێرانیشمان کرد هەروەها سەماحەتی سەید عەمار حەکیمیشمان بینی ئامانجی ئێمە ئەوە بوو کە ئێستاش وەکو چۆن کابینەی نوێمی هەرێمی کوردستان ئاڵقاوە و پێک نەهاتوو بە تەواوی حکوومەتی ناوەندیش دیسان 34 وەزارەتی ئاڵقاون هەم بۆ ئەوە زین گەیشتۆتە کوێ و هەم ئەو گرفت و کێشانی لە نێوانی هەرێم و حکوومەتی نێوەندیدا هەن ئایا عادل عەبدولمەهدی گۆشەنیگای چۆنە و ئەم دڵخۆش بووین کە موشەی موچەخۆران نێردرا بوو لێمان پرسی کە ئەوە چۆنە دیارەوی شاوڕە دەکات کە نەوتەکەت بنێردرێ گەنەوتەکە نەنێردر ڕەنگە کێشەی لێ پەیدا بێ هەروە لەگەڵ جەنابی دوتۆ بەرهەمیش و لەگەڵ محەممەد حەلبوسیش بەڕێز محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەن هەر لەو بارەوە قسەمان کرد ئێمە جەختمان لەسەرەوە کردەوە کە ئێمەی خەڵکی عراق بە هەرێمی کوردستان و هەموو پارێزگاکانیشەوە دەبێ هەر کامێکمان بیر لەوە بکاتەوە کە هەمومان پێکەوە دەگونجە قازانجکەین هیچ کەس لەم وڵاتەدا ناتوانێت بەتەنێ قازانج بکات دەگونجی هەمومان پێکەوە قازانجکەین و دەبێ هەر کامێکمان وەکو چۆن بەرژەوەندەکانی خۆی دەبینێ بەرامبەرەکانیشی ببینێ و باسی ئەوەشمان کرد کە هەرێمی کوردستان پێویستە حکوومەتی نێوەندی هاوکارمان بن بۆ زیاتر کاراکردنی دامەزراوەکان و زیاتر چارەسەرکردنی کێشەکانمان کەواتە ئێوە گەشتبینن بەم کابینەی عادل عەبدولمەهدی و باشتربوونی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا لە هەموو ڕووەکانەوە ئەمە عادل عەبدولمەهدی لەمێژە دەیناسین و مادام هەموو پێکاتەکانی عراقیش هەمویان لەسەر یەک دەنگن ئەوە بۆ خۆی خاڵی هێزە بۆ دکتۆر عادل عەبدولمەهدی بە خۆیشی مانگوت و هیوادارم ئەو پارێزگاری بکات لەو خاڵی هێزەی کە بریتێلەوەی خاڵی پێکگەیشتن و جەمسەری پێکگەیشتنی هەموو لایەنەکانە ئێمە پێمانگۆ بەڕاستی کە ئەم خاڵە هێزە کە تۆ بوویە جێی متمانەی هەموو لایەک ئەو متمانەی هەوڵدە پارێزگاری لێ پێ لە دەستی مەدا و پێشمانگوو کە هەرێمی کوردستان پێویستی بە ئاوەڕدانە و زیاتری حکوومەتی نێوەندی هەیە ئەگەر ئێوە کێشە و گرفتێکی شتان بوو لەگەڵ لایەنە سیاسەکان بەڵام بزانن کە خەڵک دانیشتوانی هەرێمی کوردستان چاوەڕوانیان هەیە لە ئێوە وەکو سەرۆکوەزیران وەکو سەرۆکۆمار وەکو سەرۆکی ئەنجومەی نوێنەران کە وەکو چۆن مشهور دەخۆن لە پارێزگاکانی دیکەی عراق مشهور خۆن لە هەرێمی کوردستانیش و خەڵکی هەرێمی کوردستان نەبێتە قوربانی کێشمەکێشمی سیاسی و حیزبی ئومێدەم وایە دکتۆر عادل عەبدولمەهدی سەرکەوتوو بێ بەڵام دیارە سەرکەوتنەکەی ئەویش بەسراوەتەوە بە هاوکاری هەموو لایەنە سیاسیەکان لەگەڵیدا. بەڕێز مامۆستا عەلی باپیری ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاس کە لەگەڵ ئێمە بوویت بەخێر بێت. سوپاس بۆ ئێوەش بەڕێزان. ئەف گرنگترین نوچەیان ساعت 11 بوون سەرێ ساعت 12 فکارێم دەجارەکەدن فادل گەلوە بە.